سڵاتان لێبێت بینەرانی کورسات نویس من ئاڕۆتۆفیقم ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ماوەی 2 ڕۆژە بەردەوامە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان بە سەرکەوتووی هەروەها ئەو ئەنجامانەی کە لایەنە سیاسیەکان و لە ناویشیاندا بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسەی هەڵبژاردن بەدەستیێناوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرکردایەتیدا جەختی کردەوە لەسەر پەیامەکانی کاتی بانگەشەی هەڵبژاردن کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمان و حکوومەتی ئایندە وەروە جەختی لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و هاوسەنگکردنەوەی هێز کردەوە لە هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە لە کۆبوونەوەکانی سەرکردایەتیدا بە سەرۆکایەتی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی تاکیدی کردەوە لەوەی کە لەسەر استراتیژی پرەنسیپەکانی سەرۆک مام جەلال بەردەوامە بن لەسەر خەبات و سیاسەتکردن لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە پێناو خزمەتکردنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان، لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خەڵک لە ڕووی خزمەتگوزاری موچە دابینکردنی بودجە بۆ هەرێمی کوردستان لە بەغداد و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە داهاتوودا. یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسی خەڵکی کوردستانی کرد بۆەوەی کە جارێکی دیکە متمانەیان داوەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆەوەی کە پارێزەری دەستکەوتەکانی بەدیهاتووی خەڵکی کوردستان بێ و خەبات بکە لە پێناو بەدیهێنانی دەستکەوتی زیاتر بۆ گەلی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز شێرزاد سەمەد لێپرساوی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کە بە سوپاسەوە لە ستودیۆکارمان لە شاری کەرکووک لەگەڵمانە بەخێربی کاک شێرزاد. سەرەتا ئەمێ لەوە دەست پێ بکەین ینی زۆر سپاس بۆ بەڕێستان سەر چاوەکانم کاک شێرزاد خۆشحاڵین کەەوە بینین دەمێکشە دیارنەوەی لەگەڵمانە. ینی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام درا بە هەموو پێودانگەکان هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو و خەڵکی کوردستان توانیان بە ئازادانە و بە دیموکراسی دەنگی خۆیان بدەن و ئەو لایەنانە هەڵبژێرن کە ینی ئەتوانێ مافەکانیان بەدی بێنە. لە نێواندا یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغەکەی بە قۆناغێکی گرنگ و پڕشانازی بۆ خۆی لێسادا لە قەڵەمداوە بەوەی کە هەم ژماری دەنگەکانی زیای کردووە هەم متمانەی خەڵک جارێکی دیکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستێکی بەرزدایە. خوێندنەوەتان بۆ هەڵبژاردنەکان و ئەم بابەتە چۆنە کاک شێرزاد فەرموو. زۆر سپاس و سڵاو ڕێزم بۆ بەڕێستان و بۆ سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی کورساتی خۆشەویست و بەرنامەی پانۆرامای گرنگ. دیارە دەرنەکەوتنمان لە ماوەی ڕابردوودا بۆی سەرقاڵی هەموو لایەکمانەوە بۆ بە هەڵبژاردن و هەڵبژاردن دیارە پرۆسەیەکە زۆر زەرور بوو بۆ قۆناغێکی وەکو ئەمڕۆی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە چەندین ساڵە جەماوەری کوردستان ئەناڵێنێ بەدەست کۆمەڵێک ناعەدالەتی و کۆمەڵێک کێشەی ناڕەواکە و هەروەها نزیکە لە 6 ساڵ کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەکراوە. بۆیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مەبەستم و ئەو حکوومەتێک کە هەبوو لە ڕابردوودا حکوومەتێک بوو بەڕاستی حکوومەتی دروستکردنی قەیران بوو، حکوومەتی دروستکردنی کێشە بوو، حکوومەتی خزمەتگوزاری نەبوو، زۆر ناسەرکەوتوو بوو، زۆر ناشەفاف بوو. ینی کۆمەڵێک هۆکار وای کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری بکە لەسەر ڕاستکردنەوەی شێوازی هەڵبژاردن. سەرەتا بەوە دەستمان پێ کرد کە پێویستەکە هەڵبژاردنێک بێ بە یاسایەکی باش، بە کۆمسیۆنێکی باش، بە داتایەکی باش، بە ئامارێکی باش، سزل ناخبینێکی باش. بە خۆشحاڵیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەو قۆناغا بتوانی بە پشتیوانی جەماوەری کوردستان و کۆمەڵێک خەڵکی تێر بتوانێتکە ئەو قۆناغە تێپەڕێنێەوە کوردستان بکرێت بە 4 بازنەوە تۆماری دەنگ دەران تا ڕادێکی باش پاک بکرێتەوە لە بندیوار و فەزایی و ئەوانە و توانرا کۆمسیۆنیش تا ڕادێکی باش کارەکانی باش بۆ چەند گرفتیش هەبوو لەم هەڵبژاردنەشدا جێگای نیگەرانی بوو. بەڵام ئەو قۆناغە تێپەڕی کە ئێمە توانیمان فەرزی هەڵبژاردنێک بکەین بەسەر و لایەنانی کە نەیان دەویست هەڵبژاردن بکرێت و درێژە بە دۆخی دەستکەوتەکانی خۆیان بدەن و درێژە بە دۆخی خراپ و نالەبار بدەن. دیارە بەهۆی ئەو حکوومەتە و خراپی ئەرکەکانی هەرێمی کوردستان و کورد بە گشتی
تووشی کێشەیەک بوو لەگەڵ حکوومەتی اتحادیدا ئەتوانین پاشەکشەیەکی زۆرمان کرد لە ڕووی ناوبانگی کورد و هەرێمی کوردستانەوە لە ناو شەقامی عێراقیدا و پرۆسەکەش بەگشتی و فیدرالێت و حکوومەتی هەرێم و شێوازی حکومڕانەتیش کەوت بە ژێر پرسیارێکی زۆرەوە لەلایەن دۆستەکانمان و لەلایەن ئەوروپیەکانیشەوە بەگشتی ئەو قۆناغەتێ پڕی توانرا بچینە هەڵبژاردنێکەوە هەڵبژاردنیش توانرا بۆ یەکەم جار یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕێچکەیە بشکێنێ کە هەندێک حاڵەت هەبوو خەڵک پێی وابوو تابۆیە حرامە یان بڤەیە دەسی بۆ ببێ بە تایبەت ئەو ناوسانەی کە پاوەند کرابوو لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و کودوهۆک و هەولێر و ئەو شوێنانە کە بانگەشەی تیا ئەنجام نادرا بە شێوێکی تەندروست و بە شێوێکی شایستە بە ئەوەی لە دڵی خەڵکا بوو سەرۆک بافڵ توانی ئەو ناڕزایەتیە بگوازێتەوە لە ڕێگەی ئەو خیتابانەی بەو شێوازە کە لە شێوازێکی زۆر مۆدێرن گەنجێکی چالاک لەسەر ستەیج بە شێوازی هاتوجۆ بە خیتابێکی ئرتیزالی بەبێ وەرەقا بتوانێت خواستی خەڵک یا ڕای خەڵک بگوازێتەوە لەسەر هەڵبژاردن و لەسەر حکومڕانی ئەمە شێوازێک بوو ئەتوانین بڵێن لەمەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان داهێنەر و ڕێچکەشکێن بوو قۆناغی بانگەشەی هەڵبژاردن زۆر کەس ناویان لێنا قۆناغێکی خۆش بوو هەموو هەڵبژاردنێک بە تایبەت بێزارکەرە بۆ لە هەندێک حاڵەتە لە تەلەڤیزۆن و شتەکان خەڵک زۆرتر حەزی بە سیاست نییە بەڵام وای لات بوو خەڵک جەماوەر بەگشتی بە دوای ئەو خیتابانەیە ئەگەڕا ئەو وتانە ئەگەڕا کە خواستی دڵی خەڵک بوو ئەوە ڕەنگە لێرە و لەوێ ئەو شێوازە تووڕەیە وا تەرجەمەکرابێەوە لە خەسڵەتی کەسێکە نەخێر ئەوە لە خواستی هەموو خەڵک بوو بەڵام کاک بافڵ توانی بەو شێوازە دەری ببڕێکە شێوازێک بوو بەڕاستی من هەرگیز لەگەر پێهاڵدانی شخصیدا نەبوو مارچەند شانازی بەسەرۆکەم شێوازێکی نوێژ و بەڕاستی لە بانگەشەیە کە سەرکردەیەکی سیاسی بێت ینی بەم شێوازەتی بەهێ بۆ خەڵک کاک شێرزاد وایە زۆر شێوازێ من بۆ خۆم ڕێیم لەسەر هەموو هەڵبژاردنێکە بووە لە ناوەڕاستی هەڵبژاردنە من ڕێیم وا بوو کە ئێمە هەڵبژاردنمان بردەوە چونکە بۆ ئێمە چەند مەسەلەیەکمان لە دەرگای چەند مەسەلەیەکماندا و چەند دەرگایەکمان شکان دەرگاکە ئەو بوو کە تواندرا بەهێز و لایەنێکی سیاسی کە هۆکارە بۆ هەموو قەیرانەکان بوترێ لێرە بەسەیتر ئێتر تۆ شێوازی حکومڕانەتی تۆ ئەو شێوازەی کە تۆ ئەتەوێت لە کوردستانە پەیڕۆ بکرێەوە خەڵکی کوردستان ڕەبزی ئەکات چونکە کوردستان ئێمە جاران شانازیمان بۆوا کردەمانوت عێراق دەیوێت چاو لە تەجروبەی کوردستان عێراق بکرێ بە دیموکراتیەت هاوشێوەی و دۆست و دۆستەکانیشمان بە عێراقیەکانیانەوەت ئێوە چاو لە هەرێمی کوردستان بکەن بەڵام وای لات بوو لەم دوایەدا شەرممانە کرد بڵین کە ئێمە لە هەرێمی کوردستانین و بەهۆی هەڵسو کەوتی چەند لایەنێکی سیاسی بەڕاستی قۆناغی بانگەشەش قۆناغێکی باش بوو قسەم لەسەر چۆنێتی دەستپێکردنی هەڵبژاردن و یاساکان کردو قسەمان لەسەرەوە کرد کات قۆناغی بانگەشە قۆناغێک بوو دواتر دێنە سەر ڕۆژی دەنگدان بەڕاستی ڕۆژی دەنگدان شایولۆغانی خەڵک بوو بەوەی کەەوە نسبەی مشارەکە لە زۆر شوێن لە سەروی هەفتاوە بووە مانای وایە کوردستان ئامادەیە بۆ هەڵبژاردن کوردستان بەشداری هەڵبژاردنەکە هەرێمی کوردستان بەگشتی و دەستخۆشی لە تاک بە تاچێمەوە دەنگدەراناکەین کە مشارەکەی هەڵبژاردنیان کرد چاوانی دەنگیان بە ئێمەدا چاوانی دەنجیان بە ئێمەش نەداوە بەڕاستی چووکە بەشداریکردنی هاوڵاتی بەشداریکردنی خەڵک لە پرۆسی هەڵبژاردن ئەوە وێنەیەکی جوانەدا بە و هەرێمەیە چ لە کەرکوو کاتی خۆی ڕێژێ بەشداری لە 1965 تێپەڕان و لە هەرێمش 1970 تێپەڕان ئەمەش تەرجمەی جوانی بۆ ئەکرێ لە ئەتوانین بڵێن شانازی بۆ واکەین کە چوینە هەڵبژاردنێکەوە بە کۆمەڵێک یاسا و ڕێساوە بە چاکەوە و هەروەها بە بانگەشەیەشی جوانەوە کە پەیامی دروستی خەڵکی گواستەوە شەرمنانە نەبوو لە دەرگا حساسەکانی دەوەتواندرا ڕۆژی دەنگدانش باماشەوە خەڵک بچێتە سەر سنووقی دەنگدان دێنە سەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێن پرۆسەیەدا بوو دوو هەڵبژاردننی ڕابردوو چەوەی کە بۆ پەرلەمانی عێراق کرا لە 21 چاوی 2010 کە ئەم حکوومەتە شکست خواردووی پێکێنرا ژمارەی دەنگەکانمان لە حدودی 200,000 دەنگا بوو بەڵام ئێستا لە 400 بەسەرەوەیە ینی ئەمە دوو قات حیزبێک
بتوانێت دووقاتی دەنگەکانی خۆی لەناو ئەو کۆمەڵە قەیرانە و لەناو ئەو کۆمەڵە پیلانجێڕیەی کە پیلانجێڕێکی زۆر تەنانەت ئێمە وای لێ هات تووشی شکستی تووشی کۆمەڵە شکست بووین، تووشی کێشەی جێرە و کێشەی ناوخۆیی بوون و دەست و قاچیان لە ناو خۆمان داچاند و ئەوانی شکستیان هێنا ئەوە تواندرا یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی هەموو ئەو گومان و پرسیارانە بداتەوە کە ئەکراوە ئەوترا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەوچوە. ئێستا توانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانین بەرەوچوێ ئەڕوا و ئەزانین ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەکوێدایە، بەڵام لە هەمان کاتیشا پێویستەکە پرسیار لە خۆمان بکەین ئەبێت چی بکەین بۆ قۆناغی داهاتوو بۆی بتوانین سوپاسی ئەو خەڵکە بکەین، وەڵامی ئەو خەڵکە بدەینەوە بە کردار نەک بە گوتار. ئەم هەڵبژاردنەوەکو جەنابی ئاماژەت پێدا بۆ ڕووی دیموکراسی هەرێمی کوردستان زۆر گرنگ بوو و بۆ سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستانیش گرنگتر بووە لە نێویشیاندا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگتر بوو، چکە بۆ وەکو جەنابت دەڵێ و زۆرێک لە ینی سەرکردە سیاسەکانی یەکێتیش دەڵێن و لەسەر و هەمووشیان و سەرۆک باوە جەلال تاڵابانی ینی پەیامی ئەم جارەی یەکێتی جیاوازتر بوو لە پەیامی هەموو لایەنە سیاسیەکان، لە پەیامی خودی یەکێتیش لە ڕابردوودا، چونکە بۆ پێداگر بوو لەسەرەوەی کە دەبێ هەڵبژاردن بکرێ و قۆناغی هەرێمی کوردستان کە قۆناغی دیموکراسی حکومڕانیشی دروستە بخرێتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی و داوا و داخوازی خەڵک بەدی بێ. ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی ئەمڕۆ کۆبوونەوەی سەرکردایەتی بوو، دوێنێ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بوو. لە هەردوو کۆبوونەوەکەدا کە بە سەرۆکایەتی باوڵ جەلال تاڵابانی بەڕێوە چووە تەشید کراوەتەوە لەسەرەوەی کە دەبێ یەکێتی پێداگر بێ لەسەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی داوە و لەمە بە دوای یەشێتیەکی سەرۆک مامجەلال بێ و ئەو استراتیژی کە مامجەلال و پرەنسیپەکانی مامجەلال هەبوو لە ڕابردوودا ئەمە جێبەجێ بکە. یەکێتی کەوتۆتەوە سەر ئەو شارڕێگەیە ئەتوانین بڵین یەشێتی تر تەواو لە جێ ئەو متمانەیە کە خەڵک پێیداوە یاخود نەخێر دەبێ پاڵ باتەوە بڵێ سەرکەوتوم و تەواو کاک شێزاد. بەڵێ من هەربایات دەیەنمەوە یادی هەموو لایەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قاوەنی دروشمێک بووە کە زۆر دیارە کەوتوەتیدا لە ئاشتیدا کۆتری سپی و شنەی باین لە شەڕیشدا پڵنجین و ڕەشەباین. من شەڕەکە قۆناغی بەسەر چوو ئێمە لە بانگەشەدا دیارە بانگەشەیەکی باش بووین بە زمان حاڵی خەڵکی کوردستان بەگشتی، بوون بە زمان حاڵی هەموو دەنگە ناڕازیەکانی لەناو هەر حیزب و لایەنێکی سیاسیە بوو بێ یەکێتی نیشتیمانی کوردستان و خیتابەی گواستەوە بوو بە وتەبێژی خەڵک بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و سەسپاندنی دیموکراسی و بەرنامەیەکی جوانیش پێشکەش کراوە بۆ ئەوەی کە لە داهاتوودا چۆن حکومڕانێتیەک بێ. بۆیە توانین بڵێن لە ئایندەی نزیکدا ئێمە کۆتری ئاشتیە بین بۆ ئەوەی کە بتوانین چەتری کۆکەرەوەی هەموو ئەو لایەن و ئەو قوارانە بین کە بڕوایان بە دیموکراسیەتە، بڕوایان بە فرەیی هەیە، بڕوایان بۆ هەیە کە ئێمە کێشەکانمان لە ڕێگەی دەستورەوە لەگەڵ حکوومەتی اتحادیدا چارەسەرە بێ. من دوێنێش لە تەلەڤیزیۆنی کەرکووک باسم لەوە کرد کە هەموو هێز و لایەنێکی سیاسی ئەتوانێت هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بە مەرجێ بڕوای بە بەرنامەکان و دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ ئەم بانگەشەیە چی ئەوێ و خواستی خەڵکی گواستوێتەوە یان خەڵک چی ئەوێ. خەڵکی کوردستان بەگشتی دەیانەوێ حکومڕانێتێکی ڕەشید و تەندروست هەبێت لە کوردستاندا کە بتوانێت تەوازن دروست بکات، نەک بتوانێت ناهاوسەنجیەکی زۆر لە هەرێمی کوردستاندا هەبووە، لە جیاوازیەکی زۆر هەبوو لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر لە ڕووی خزمەت گوزاری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی پرۆژەکان، لە ڕووی کۆمەڵەشتەوە ناتەندروست بووە ئەو پەیوەندیەی هەبووە ئەو بودجەی هەبوو. بۆیە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت کار لەسەرەوە بکات لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیانەی کە بتوانن شێوازی حکومڕانەتی لە هەرێمی کوردستان بگۆڕن. یەکێتی توانی شێوازی هەڵبژاردن بگۆڕێ لە یەک بازنەی کە جۆرێک بوو لە ئەگەر تەرجمەی بکەی جۆرێک وە لە مەرکەزیەتی دەنگدەر و گواستیەوە کردی بە چوار بازنەی. من پێم وایە گەرەوە ڕێی شەخصی خۆمە گەرێمە لە شێوازی کانتۆنەکان یا لە هەر شێوازێک لا مەرکەزیەتی پارێزگاکان پێویستە ئێمە کار لەسەر ئەوە بکەین و لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیانی کە بڕوایان بۆیەکە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و زاخۆ و دهۆک و هەولێر وەک یەک
استحقاقی خۆیان هەبێ بە پێی ڕێژە و ژمارەی دانیشتوان بودجە دابین بکرێ دیاری بکرێ بە پێی ڕێژە و ڕێژەی زیان لێکەوتووی ناوچە زیان لێکەوتۆکانە ئێوە بینوتانە لە عێراقا جگە لە بودجێ فیدرالی و بودجە گشتیەکان بودجەیە کەمیشە تەرخان کراوە بۆ ناوچە زیان لێکەوتۆکان وەکو ناوچەکانی مووسڵ و تکریت و بەشێک لە کەرکووکۆوانە کە بەهۆی شەڕۆزیانی لێکەوتووە توانین بڵێن لە حکوومەتی هەرێمیشە پێویستەکە کار لەسەرەوە بکرێت بودجەیەکی جیاواز بۆ ناوچە زیان لێکەوتۆکان بۆ دیاهاتە ڕووخاوەکان خۆتان نەزانن ئەو سنوورەی کە سنووری گەرمیانە هەڵەبجەیە سنووری سلەیمانیە ئەوانە هەموو سوتما کراون دیهاتەکانن تا ئێستا نە حکوومەتی عێراق نە حکوومەتی فیدرالی نەیتوانێت خزمەتێکیەوە تۆ بە ئەو ناوچانە بکات قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکاتەوە قەرەبووی کە سوکاری ئەنفالەکان بکاتەوە ئێمە هەموو کاتیا ڕووی گلەیەکانمان لە حکوومەتی فیدرالی بووە بۆ ئەو چارەسەری ئەو کێشانەیە و قەرب و کوردنانەوە بەڵام ئەوە واجبی سەرەکی حکوومەتی هەرێمەکە بتوانێت خزمەتی ناوچەکانی گەرمیان بکە خزمەتی ناوچەکانی شارێکی وەکو چەمچەماڵ کە تا ئەم دوایی ئێستاش ڕەنگە دەناڵێنێ بەدەست کۆمەڵی خزمەتگوزاریەوە و خزمەتگوزاریانەی کە زۆر سەرەتاین لە بابەتی ئاو و ڕێگەوبان و کارەبا و خوێندرگا و ئەوانە دیارە ئەو جیاوازیانە زۆر زەق و ئاشکرابەوە بۆیە پێویستەکە ئەوە هەموو ئەو هێزولایەنە سیاسیانێک کە خۆیان بە خەمخۆری خەڵکەزان و کە قەرزاری دەنگدەرن وەکو ئێمە وەکو هەر لایەنێکی تر کۆک بن لەسەر ئەوەی کە تەوازن بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان شەراکەت بوون لە حکوومەتدا هەرەوەنیە تۆ چەند وەزارەتێک وەربگری من تاکید لەواکەمەوە زۆر ئاسانە بتوانین حکوومەتێک پێک بێنی بە پیلانجێڕی لەگەڵ ئەم لایەن و ئەو لایەن و زۆرینە پێک بێنی بەڵام ئایا ئەمە ڕەوایە کە تۆ بەرنامە حکومەکە ئەمڕۆکە نەک ئێمە لە دەسەڵات بەڵێ شەریک بووین هەموو کاتێ بەڵام نەمانتوانی بوو لە چەند ساڵی ڕابردوودا کۆک بین لەسەرەوەی کە چ جۆرە حکومڕانیەک لەم هەرێمەدا پەیڕەو بکرێت نەمانتوانی تەوازن دروست بکەین نەمانتوانی ئیجباریان کەین بۆ ئەوەی کە پەرلەمانی خەڵک بێ نەمانتوانی گوێیان لێ نەگرتین ینی گوێیان لە کەس نەگرت ئەو حکوومەتی ڕابردوو حکوومەتێک بوو گوێچکەی نەبوو پێویستەکە ئێستا بەم ئەنجامی ئەم هەڵبژاردنانە کە ئەنجامی دڵخۆشکردن ئەو حکوومەتەی کەدادێ هەموو ئەو حیزبانە هەردوو گوێچکەیان بە جوانی بۆ خەڵک بکەنەوە بۆ خواستی خەڵک بکەنەوە و پێویستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش یار هەموو لایەنە سیاسیەکان داکۆچیکار بێ لەسەر هەموو ئەو بەرنامانێک کە پێشکەشی کرد لە کاتی حملەی انتخاباتەوە هەروەها لە ناوخۆی حزبیشدا پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بەوە هەیە ئامادەکاریەکی تر بکە بۆ هەڵبژاردننی داهاتوو عێراق لە 25 تشرینی ساڵی 2005 دەچینە ناو پرۆسی هەڵبژاردنەوە لە ئێستاوە ئێمە پێویستەکە کار لەسەر هەڵبژاردننی داهاتوو بکەین و بەرهەمی باشمان هەبێ بۆ خەڵک لە ماوەی داهاتوودا پێویستە ئەو هەڵمەتەی کە دەرگا بە دەرگا داوای دەنگمانە کرد لە خەڵک پێویستەکە ئێستا دەرگا بە دەرگا بچینەوە بەردەمی ئەو خەڵکە و خەڵک داوای چیمان لێکات خەڵک داواکاریەکانی زۆر ئاسانە بڕات بێکە هاوڕێجان کاک هاوڕێ خەڵک داواکاریەکانی زۆر ئاسانە شتی زۆر سەرەتاییە کە ئەمە پێویستە هەموو هاوڵاتیەکە بێ موچە حەقی شایستی دارایی هەر کەسێکە کە لە ماوەی کە بە مانگانە کارەکات سەری مانگ موسەکەی خۆی وەربگرێ وەکو چۆن کرێکارێک بە ڕۆژانە کارەکات دەبێ ئێوارم ڕۆژانەکەی خۆی وەربگرێ ینی ئەوە تا بۆ نمونە کۆمەڵێک لە پەیامی هەڵبژاردننی یەشێتی ینی سەرۆک باڵجرات تاڵابانی زۆر جەختی لەوە کردەوە کە ینی بابەتی تەوتین لابد من هو ئیلا دەبێت بکرێت لە سلەیمانی و ناوچەکانی دەوروبەری ینی خۆشبەختانە ئەوە تا ئەمڕۆ یان چکە زۆر خەڵک چاوەڕێ بوو بەڕاستی کە دەنگیان بە یەشێتیا بوو یانوت ئێمە پێویستە ئەم بەڵێنە ببینین کە بزای ئایا سەرۆکی یەشێتی جێبەجێیەکایان نا یعنی تا خۆشبەختانە ئەمڕۆ یعنی لەسەر جەم ناوچەکانی سلەیمانی و دەوروبەری ئەو ناوەندانەی یاخود ئەو بەڕێوەبەریاتیانی کە ژماری منی تێدا ئەنجامەدرا سەرجەمی داخرا و بڕیاردراوە کە تەوتین بە شێوازێکی خێرا و باش بۆ فەرمانبەران ئەنجام درێت کەواتە ئەمە یەکێک لە پەیمانەکانی یەشێتی کە لەلایەن سەرۆکی یەشێتیەوە درابوو بە خەڵک وەکو جەنابیش دەڵێ ینی پێویستە یەشێتی تەواو ینی بە خەڵکی وت ئێمە ئەمە ئەکەین ینی جارێکێک کە ئەچۆ دە دەرگای خەڵکەیی ئەبێ بڵێ فەرمو ئەمە من ئەم کاروکردەوەیم بۆ تۆ جێبەجێ کرد بۆیە چکە لە جێ و متمانەیابی کە خەڵک بە تۆی داوە چکە بۆ یەشێتی لە 200,000 دەنگەوە تۆ سەر 400,000 دەنگ ئەمە مانایەکی گەورەیە بۆ متمانەدانەوە بە حیزبێک
کە خۆی بە حاکم بزانێت لە هەرێمی کوردستانە کەواتە یەکێتی ئەرکەکەی قورسترە یان نا کاک شێرزاد ئەگەر قورسترە دەبێت چۆن لە ئاست ئەم بەرپرسیارەتێ گەورەیە بێ. خۆی ئەگەر ئێمە بڵێن ئەرکەکەی زۆر قورسە ئەوە ڕاستە، بەڵام ئەگەر بە شێوازێکی ترش قسە بکەین ئەرچی ئێمە لە ئێستا بەدواوە ئەگەر خزمەتکردن بە هاوڵاتیان بەلامانەوە قورس بێەوە خراپە. خزمەتکردن بە هاوڵاتیان ئێمە دەبێت بە سنگێکی زۆر فراوانەوە خزمەتکردن بە هاوڵاتیانی خۆمان بە دانیشتووی ئەم کوردستانە ئەوە لە خەسڵەتی پێشمەرگایەتی یەکێتی نیشتمانی کوردستان. یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی شۆڕجێر بووە بە قوربانیدانەوە هاتووە تا ئەمڕۆکە ئەمەی کە ئێستا پێویستە بیکا شتێکی زۆر زۆر ئاساییە پێویستە کا لەسەری، بەڵام چۆن بیکا و شێ بیکا و بە چ شێوازێک بکرێت تووکە پێویستە کات. من بە پێویستی ئەزانم من بۆ ئەوەی کە کاک بافڵ مەسەلەی تەوتین من هەموو ئەو بەڵێنانەی کاک بافڵ لەسەر ئەم شاشەیە ئەتوانم شاهیدی بدەم یان پشتگیری بکەم کاک بافڵ لە شخصێتی خۆیدا ئەو کەسایەتەیە کە ئەوەی وتوێتی جێبەجێیەکە. ئەوە با خەڵکی کوردستان دڵنیا بێ لە هەموو پەیامەکانی کاک بافڵ دڵنیا بن لەوەی منیش نێڵێم خەڵک خۆی زانێ کاک بافڵ پیاوی ئەوە نییە کە قسەیەک بکات جێبەجێنەکە، پیاوی ئەوەیە کە کردار و گوتاری یەکە، شتێک ناڵێ کە نەیکات. ئەوە زۆر ئاساییە. مەسلەی تەوتین مافی خەڵکە کە تەوتین بە شێوەیەک بکە بزانێت کە تعامل لەگەت چ بانقێکاکە ئەوەی کە پێشتر هەژماری من و یان کۆمەڵێ بانق دەمی کردبوو وەکو گورگ خۆی ئامادە کردبوو هەمیسان لە مافی و شایستەی دارایی مۆزەفێک دزی بکە ئەوە بەسەر چوو کۆتایی هات ئەوە بە دڵنیاییەوە تەوتین هەنگاوی باشی بڕیوە و جێبەجێ ئەکرێت و بە دڵی خەڵکە بێت. من پێش هەڵبژاردنیش زۆردا پرسیار کراوە مەسەلەی موچە چی و چۆنە من تو هەڵبژاردن تەواو بێ موچە پێم وایە چونکە بۆ لایەنێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان بوو نەیدەویست باشکرا نەیدەویست ئەو کێشەیە چکە ئێمە 6 مانگ پێشیتە تقریبەن کێشەی موچەمان لە بەغدا چارەسەر کرد باوڵەکانی سەرۆک بافڵ باوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دادگای فیدرالی بڕیاری لێدا موچە فەرزە هەردوو سەرۆک وەزیران هەردوو سەرۆک وەزیران دووری خەنەوە لە کێشەی سیاسی، بەڵام پارتی دیموکراتی کوردستان دوای ئەخست بۆی ئەو دەستکەوتە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڕوونی خەڵک لێ تێنەگات کە ئەوە دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێم وایە ئەگەر قەیران و کێشەی ئەو سێمانجی ڕابردووی موچە نەبووایە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر دەنگەکانی زۆر زۆر سەرکەوتوترە بوو، شکستەکە بۆ ئەوان زیاترە بوو. ئەوە تاعنێک بوو کراین بۆیە ئەڵێم دوای هەڵبژاردنی ترەوە کۆتایی هات پێم وایە موچە کێشەی موچە لەگەڵ بەغدادە بە شایستەی دارایی بەپێی ئەو بڕیارەی دادگای فیدرالی ئیترە چێتە قۆناغێکی ترە و تەوتین حکمی خۆیە کات و خەڵک موچەکەی لە زەمانەتە لە ژیرفانی خۆیە ئەمێنێتەوە سەر بابەتە خزمەت گوزارەتەکان تەقاسمی داهات و دەستکەوتەکان بە یەکسانی بەسەر ناوچەکانە. بۆیە من زۆر حەزەکەم چ ڕاگەاندنەکانمان چ نووسەران و ڕۆشنبیرانمان چ تێکۆشەرانمان قسە لەسەر ئەوە بکەن. ئێستا کاتیەوە هاتووە کە قسە لەسەر ئەوە بکرێت کە بە فعلی مەسەلەی پارێزگاکان و دەسەڵاتی پارێزگاکان شۆڕ ببێتەوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران. کاک هاوڕێ ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەناوە حکوومەتێکی پەرلەمانیە، بەڵام لە هەڵسوکەوتی سەرۆک وەزیران حکوومەتێکی سەرۆکایەتی بوو. حکوومەتی ینی شێوازی حکومڕانەتیدا هەرێمی کوردستانە لە شێوازی سەرۆکایەتیە چۆن سەرۆک وەزیران کۆمەڵێک ڕاوێژکاری بۆ خۆی دانابوو وەکو سەرۆکی ئەمریکا چۆن بەڵێ لە ئەمریکا وەزیر نییە سکرتێر هەیە سکرتێری سەرۆک بۆ کاروباری سەربازی لە ئینگلیزیەکەی وایە سێکرێتەری ئۆف دیفێنس یعنی سکرتێری ئەم سەرۆکە بۆ کاروباری بەرگری سکرتێری ئەم سەرۆکە بۆ کاروباری دارایی سکرتێری ئەم سەرۆکە کاک مەسرور کۆمەڵە سکرتێری هەبوو جگە لەوەی کەوە وەزیرەکانی هەبوو هیچ تەنانەت وەزیری حزبەکانی خۆشی حزبەکەی خۆشی هەمویان لەلایەن کۆمەڵە سکرتێری کاک مەسرورەوە ئەوە ئەکران. ینی من یەکشت بۆ جەماوەری کوردستان دەنگدەری تایبەت ژمارەی دەنگدەری تایبەت لە سنووری سلێمانی 89,000 دەنگدەرە، بەڵام لە سنووری هەولێر و دهۆک
129,000 دەنگدەرە بۆ ئایا ینی 40,000 هێزی سەکداری پارتی زیاترە لە ئەوە فەرقەکەی لە بەرچیە لە بەر لە چەندین ساڵی ڕابردوودا دیز دامەزراندنێک بۆ پێشمەرگە و هێزەکانی هەفتا نەکراوە بەڵام بە بەردەوام ژێر بەژێر و بە هەموو شێوێک دەیان هێز تەنانەت بۆ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواش ئەمە ئەنە کەسەیە ئەوە نازانم چێ ئەمانش کران بە چەکدار و بووە بۆیە زۆر ینی جیاوازیەکان زۆرە زۆر بووە ئێستاش ئەگەر قسە لەسەر لە هەند لێرە و لەوێ قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەوە دەنجی یەکێتی نەبووە ئەوە خواستی یەکێتیەکان نەبووە کە ئێمە لە حدودی 26 و 27 یا 25 کورسی بەدەست بێنین بەڵێ ڕاستە ئەوە دەخواستی ئێمەدا نەبووە بەڵام ئەو جیاوازیە نابەرامبەرەی چ لە هێزی تایبەت چ لە ژمارەی دەنگ دەریش لانی تەنها لە شارێکی وەکو دهۆک ژمارەی کورسیەکانی دهۆک 25 کورسیە ژمارەی کورسیەکانی هەولێر 34 کورسیەکە 59 کورسی لەو زۆنەی کەوا بە زۆنی زەرد و ژێر دەسەڵاتی پارتی بووە لە زۆنی ئەم لا 3 هەڵەبجە و 38 سلێمانی 41 یعنی ئەمە لە شەڕێکی نابەرامبەرمان شەڕی هەڵبژاردن مەبەستمە ئەم دوو زۆنە شەڕێکی نابەرامبەر لە نێوانیاندا هەیە لەسەر مەسەلەی کورسیەکان پێم وایە لە ئەو ژمارەی کەوا بەدەست هاتووە هێشتا لە شایستەی یەکێتی و جەماوەری یەکێتی نییە بەڵام کۆمەڵێک هۆکار هەن بوو ئەوانەکە ئەوانش پێویستی بە ڕاستکردنە لە داهاتوودایان جۆرێک لە زۆرەکان ئێمە لە شارێکی وەکو هەڵەبجە ئەو کورسی ئێمە بردومانە بە 10,000 دەنگ بردومانە ئەو کورسی پارتی دیموکراتی کوردستان بردوێتی بە 4,000 یاساکەش هەندێک چکە لە نەفسێتی خەڵک ئەمڕۆکە منە بینم تۆزێک نامرتاحن یاساکەش ناحەقیشی تێدا کورسەکانی یەکێتی لە ئاستی پێویستە ینی دڵخواست یاساکە پێویستی بە چاکردنە کۆمەڵی شت پێویستەوە نەخوێنەوەی پەنجەمۆرەوانش بەڕاستی ئەویش حەقوای هەڵوەستەی لەسەر بکرێت چ لە کەرکووک چ لە هەرێمی کوردستان نەخوێندنەوەی پەنجەمۆر و ئەوانش ئەوە پێویستەکە کۆمیسیۆنی هەڵبژاردن ئیسلاحێکی باشی تیا بکرێیان بتوانێت ئامێری باشتر و پێشکەوتوتر و مۆدێرنترنچکۆ و ئامێرانەی 2004 کە ئێستاکانە کاری پێکراوە لەم هەڵبژاردنەدا ئەمانە هەموو پێویستە کاری لەسەر بکرێت چکە ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردنی ساڵ هیچ نییە بۆ ئەو ماوەی ماوە هەڵبژاردننی ترمان لە پێشە و پێویستەکە یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەمڕۆوە زیاتر لەسەر ئەو دروشمانەی خۆی بە فعلی کار بکات و بتوانێت ئەو هێزەی هەبێت کە ئەو هێزە بێت کە خزمەکاری خەڵک بێت کە ئەسێتە بەردەمی خەڵکەوە پێویستمانش بە چاکسازی هەیە بەڕاستی لە ناو ڕێزەکانی خۆماندا ڕەنگە هەندێک کەم و کوڕی لە خۆشمانە هەبوو بێ بەرامبەر بە وەڵامدانەوەی خەڵک لە هەڵسوکۆتمان هەڵسوکۆتی ڕۆژانەمان ئەگەر هەندێکیان هۆکارێکن بۆ ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە بەڵام هەندێکیان هۆکارەکانی خۆمانین پێویستە خۆمان پێشە مشتە خۆمان چاکەینەوە خۆمان ساز دەینەوە بۆ ئەوەی کەوا بتوانین نەک بۆ دەستکەوتی حزبی بۆی بتوانین لە ئاستی خزمەتی ئەو خەڵکدین چکە بەڕاستی ئەمە قەرزاری خەڵکین کاک شێرزاد لە کۆبوونەوەکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەمڕۆ ینی جەخت لەوە کراوەتەوە کە پێویستە ینی بەردەوامی و گەڕانەوە هەبێ بۆ استراتیژی پرەنسیپەکانی سەرۆک مامجەلال لە سیاسەتکردن لە خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتی ئێستا گەڕاوەتەوە سەر ئەو ڕێچکەیە گەڕاوەتەوە سەر ئەو ڕێبازی سەرۆک مامجەلال چکە وەکو سەرۆک باوڵی ژەیود ینی یەکێتی لە ماوەی 3 ساڵدا یەکێتی تازەی مەبەست بوو کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵێک ینی خزمەتگوزاری گرنگی بۆ خەڵکی کوردستان بەدەستێناوە گەڕانەوەش بۆ استراتیژە لە ئێستادا یعنی ئەتوانین بڵین هەم ریزەکانی یەکێتی پتەوترەکات هەم ئەتوانرێت ئیش بکرێت لەسەر بنەمای استراتیژێت و بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان چ لە هەرێمی کوردستان چ لەگەڵ بەغداددا بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم 3 ساڵەدا پێشکەوتنی بەرچاو یا توانین قەبزەی زۆر باشی بڕیوە ئەویش هەروە لە خۆڕانە بووە وەکو کاک بافۆڵ لە خیتابەکەیدا لە پێم وابێت لە دهۆک بوو باسی لەوەکریا لە هەولێر بوو باسی لەوە کرد هەموو دەستکەوتانە هەر لە خۆڕان نەبوونە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەتایبەت لە کۆنگرەی 5 توانی هەموو وەڵامی هەموو ئەو دەنگۆ و یا ئەو ناڕزایەتیانە بداتەوە یا ئەو قسە و باسانە بداتەوە کە یەکێتی بەرەوچێ ئەوڕاوەکو پێشترش باسم کرد یەکێتی استراتیزیێکی باشی بۆ خۆی داناوە کە
ئەزانێت چۆن کارەکات لە ئایندەشە لەسەر ئەو استراتیژیەتە دوورنمایە ئەتوانێت کارەکانی ئەنجام بدات و بتوانێت لە ئاستی لە ئاستی خواستی خەڵک و لە ئاستی کێشەکانی هەرێمی کوردستان بێ بۆیە پێم وایە من دڵنیام لەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو دوان ناگەڕێتەوە بە تاکید و هەنگاوی باشترە بڕێ ئەگەر سەیری گورج و گۆڵی بڕینی هەنگاوەکانی یەکێتی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕەنگە لە بەرنامەیەکی وادا بین باسی کەین دەیان دەستکەوتی باش دەیان هەنگاو هەڵساوەتەوە یان ئەگەر وەکو پەیژەیەک ئەوەی بکەین تەماشاکەین زۆر باش بەرەو سەرەوە ڕۆیشتووە ئامانجەکان نزیکە بێتەوە لەوانەیەکەوە لەسەری دروست بووە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە بووە دروست بووە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژگارێکی سەختدا دروست بووە و ئێستا پێم وایە ئەو ڕۆژگارە سەختەیە کە جەماوەری کوردستان تێکەوتووە توانی لەم ڕۆژگارە سەختەدا قیادەی ئەوە بکات کە ئێمە هەستانەوەیەک بۆ بژێوی خەڵک دروست ببێت هەستانەوەیەک لە بژێوی خەڵکو و لە ئیستحقاقی خەڵکو و لە خزمەت گوزاری و لە ئەوانەیەکی نیشتیمانی کوردستان من پێم وایە توانی لە هەموو حزب و لایەنە سیاسیەکان بگەێنێت کە یەکێتی چی و چی ئەوێت و متمانەی چۆنە لە ناو جەماوەڕ خۆتان ئەزانن چەندین حزب لە سنووری سلەیمانی هەوڵی ئەوە نەک هەوڵی ئەویان داوە ماچینەی ئەعلامێکی زۆر گەورەیان خست بۆ گەڕ لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستانیان وەکو لاشەیەکی مردوو حیسابە کردیان و تەواو یەکێتی بەڵام ئەمە و یەکێتیە بوو کە تەواو نەبوو و بە پێچەوانەوە هەندێک حزب و لایەنی سیاسی هەبوون کە زیانی زۆریان بەرخۆیان خست و بەرپرۆسەکەش خست لە کوردستاندا لە 500,000 دەنگەوە هاتنە سەر ڕەنگە بڵێن 5,000 دەنگ ئەوە بە تەجروبە هەموو ئەوانشی کە وەکو چۆنەڵێ مختار بەجی زافەوە بزان ئەڵێ وا چاکە مێرو لە نەچێ بە گشت قوڵەی قافە هەموو ئەوانە بەو ڕێچکەیەدا ئەڕۆن کە سەرنجامیان ئەوەیە کە دەرکەوت کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە لە تەبیعەتیا دیارە کە هەستانە و بەلای ئەوە زۆر کارێکی طبیعیە لە ژیانی سیاسی و حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو جار تاکید کراوانەی کە تەمەنی خەباتیان لە 40 ساڵوانەیە زانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە شاخ لە شاردا دەیان جار تووشێ دەیان هەوراز و نشێو بووە بۆیە ئێستا بەرەو لووتکە لە پێناو خزمەتی خەڵکدا هەنگاوانەیە و توانین بڵێن چه ئەوانی لە دوێنێ کۆبنەوەی مەکتەبی سیاسی ئەمڕۆ کۆبنەوەی سەرکردایەتی تاکیدی لێکراوەتەوە هەموو بەرەو ئەو ئامانجانن کە ئێمە ئەمانەیە کاری لەسەر بکرێت کە ئەویش گەڕانەوەیە بۆ سیاسەتی چەپکە گوڵەکەی مام جەلال لە کەرکووک و گەڕانەوەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک و گەڕانەوەیە بۆ ئینتیمای نیشتیمانی گەڕانەوەیە بۆ پاراستنی خاچی هەرێمی کوردستان لە پیلانجێڕی و داگیرکاری چکەمە نابێ بیشارینەوە هەرێمی کوردستان بەهۆی ئەو کێشانەوە ئەتوانین بڵێن چارەشێک لە خاچی لەسەر و کوردستان داگیر کراوە و لە خواروی باشووری کوردستانش ناوچە جێناکۆکان 150 خاچی کوردستانمان بەوەی ئەو سیاستانەوە لە دەستدا لە بەوەی لەشکرکێشی تورکیاوە زیاتر لە 400 گوندمان لە دەستداوە پێویستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو هێز و لایەنە سیاسیانە کە خۆیان بە هێزی نیشتیمانیە زانن کار لەسەرەوە بکرێت مەسەلەی خاک گرنگترین مەسەلەیە جگە لە بژێوی ژیانی خەڵک بەڵێ کەواتە ئەتوانین بڵین لە داهاتوودا یەکێتی بۆ ئەم قۆناغە گرنگەی هەرێمی کوردستان و هەروەها قۆناغی داهاتوو کە گرنگترە ئەویش بۆ عێراق ئامادەسازی و ئامادەکاری تەواوی کردووە و لە ئێستاشەوە هەروەکو لە کۆبوونەوەکەی سەرکردایەتی ئاماژەی پێداوە دەبێ هەم بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەران ئامادە بن هەم ئەو جۆش و خۆشەی کە ئەندام و لایەنگر و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیبووە ئەو گەرموگوڕی هەیبوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوام بێ لەسەرەمە قسەی کۆتایی کاک شێرزاد سەمەد لەم بارەیەوە چێ بە کورتی سوپاس دەکەم. وەڵام من مەسلەیەکمان بیرچوو زۆر گرنگە مەسلەی سەرژمێریە کە مانگێکی تر ئەنجامە درێت عێراقدا پێویستە بە هەمان ڕوح و جانی نیشتیمانی
دڵسۆزیەوە کار لەسەر مەسلەی سەرژمێری بکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیشەوە ڕەنگە ئەو دەستکەوتانەی کەوا پێویستەکە بۆ خزمەتکردن لە خەڵکی کەرکووک ئەنجام بدرێ. هێشتا کۆمەڵە کێشە و قەیرانمان ڕاستە پارێزگاری کەرکووکمان بردوێتەوە توانیمانە کوردستانێتی کەرکووک لە چنگ پیلانجی قوتار بکەین، بەڵام کۆمەڵە کێشەی تر لە مەسلەی زەوی وزارە، لە مەسلەی نەعەدالەتیەوانە لە کەرکووک پێویستەکە لەسەر دوو مەسلەی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام و هەر بۆ بەبیرهێنانەوە کار لەسەرەوە بکرێت کە سەرژمێریشی سەرکەوتوو بتوانینکەوە هەموو وڵاتیان داوا لە هەموو ئاوەرەکانی کەرکووک ئەوانەی کە بار هۆکارێکەوە ماونەتەوە لە شارەکانی تر خۆیان تۆمار بکەن بۆی بتوانینکەوە ئێمە دەست بە ناسنامەی ئەم شارەوە بگرین زیاتر. و زۆر سوپاس بۆم دەرفەتێ بەڕێستان. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک شێرزاد سەمەد لێپرساوی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و سەلامەت بن. خواتان لەگەڵ.